باشا سڵاو و ڕێز و حورمەت بۆ هەر هەموو لایەک خۆشەویستانی من ئەم شەویش لە خزمەتان نابین بۆ کۆمەڵێک قسە و باس هیوادارین کە بتوانین کۆمەڵە شەشەن کۆکەین بە تایبەت لەسەر گرتنی شاسواری ئەولواحید. اینجارە ئەمە کۆپیەکەین با بڕوات بۆ کاکە شانسەکەمان نایهێنێت کوێرایمدایە بەخێر بێن بەخێر بێن بەڕێزان بەخێر بێن سەر چا یەک دوو دەقا وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەوە نەقڵمان کرد بۆ هەندێک شوێنیش ئەیتر بزانین ڕۆژگارەکەمان چی بەدەستەوەیە. هەمووتان بەخێر بن سەر چاو. دەرمانەکەش بێنین دوقمی لێ بین. ئەمە کاکە ئەم جیایە ئەمە دەرمانی تایبەت بە ئارامەحمەوە بۆ سافکردنی قوڕک. گەر ئێوەش بتوان ئاوا بیکڕن و بیکەنە ناو ئاوی گەرمەوە ئاوا دەدەقەیەک تێیدا بێت اینجا بیخۆنەوە علەمتان تیا نامێنێت. ئەرا وەڵا من بە پۆڵە ئەیا خۆڕۆڵە عافێتی بێ کاک ئارامەحمەد کوڕەکەی حاجی عەلی عافێتی بێ باوکی باوکەکەم بەخێر بێن سەر چاو. باشن کوڕەکان ئەرە کاکە ژیان لەو تیکتۆکەوە شێرە پڵەنە چییە ئەوەی بکەن و دوای ئەوە بینێرن بەم لەولایە و چوار پێنج خەڵکی تر بانکەن و ئاوا وەساکەوە لێک لەخۆ ئەم فەیسبووکە زانی بووم بەچیەوە ئەم فەیسبووکە لەگەڵ دەرەکەەوە مێسە یەکدانم پیاە کێشەڵی باوە ژنە ماڵەکەین بە قورگیرێ نا ماڵەکەی بە قورگیرێ ناڵێ چوا قسەی تیاکە مێسە چەپێکم پیا کێشێ. ئەرە وەڵا ڕێک ئەو فەیسبووکە لە من حرام کراوە بە قورئان. ئەرە وەڵا بەخێر بن. قوربانی ئێوە سەرەتا دەمەوێت بڵێم ئازیزان وتارێکی کورتم نووسی کە ئاماژەم بە مەترسی ئاودا چونکە هەمووتان دەزانن ئاو ژیانە کۆمەڵگایەک نەتەوە میلەتێک لە بەردەم نەمانی ئاو لە نەبوونی بەردەم ئاودا بێ هیچ قسەیەکیشی نەبێ بەڕاستی زۆ سەیرە یعنی هیچ پیلانێکی نەبێ هیچ شتێکی نەبێ بەڕاستی کارە ساتە وەکو ئەمڕۆی حکومەتۆکەکەی پارتی وێچێتی کە هەرمێژ میوانیان نییە. اینجا بەڕێزان لە شوێنێک کاشتێکم بینی کوڕێک وەساوە ئەڵێ ئێمە ومانان نیە هەر کەس کە لە ئەوروپاوە ڕەخنەیەگرێ لە ئەمریکاوە ئەیگرێ ئیشوکاری نییە بێگوێ لە جەنابی بگرێت ئەوەی کە لە ئەوروپاوە بێبووی نییە ڕەخنە بگرێت بابێتەوە ئێرە ڕەخنە بگرێت. ئەو حەماقەتە لە چۆ هاتووە ئەی هاوارە ئەسڵەن ئەو حەماقەتە چۆنە بێ ئینسان تا ئەو سنوورە کەرکرابێ بەڕاستی خۆشەویستانی ئارامەحمەد لە کاتێکە ئەسڵەن بە پێچەوانەوەیە ئەوانەی کە لە ئەوروپاوە ساڵانێکە ڕەخنە ئەگرن پەلاماری پارتی وێشێتی و هەموو ئەو چەوسێنانە ئەدەن شەریفترین ئینسانەکانی ناو کۆمەڵگان. بۆچیش لەبەرەوەی سەر یەکێکی وەکو من کە خۆشەویستان بە حەیاتی ئاوم نابڕێت بە حەیاتی کارەبام نابڕێت باش نییە ئاوی گەرم و سارد و گەرم 24 ساعاتە هەیە ئەوەندەم ئازادی هەیە لێم تەوقا بچووکترین کێشەی ئابووریم نییە بچووکترین کێشەی نازانم هیچ شتێکم نییە لە کاتێکیشا کە هیچ کێشەیەکم نییە لە ئەوروپایە ئەمتوانی هەموو ئەم ساڵانەی کە خەریکی شەڕم لەگەڵ یەکێتی پارتیە بڕۆشمە بۆ خۆم خەریکی ڕابواردنی خۆم و خەریکی بارباڕ و دیسکۆ میسکۆ نازانم ئەو شانە بوومایە و ئەم وڵات وڵاتم بکردایە بەڵام هاتووم بۆ نمونە هەموو ئەو تەمەنەی خۆمم داناوە بۆ دژی ئەو ستەمکاری بۆ ڕسواکردنی پارتی وێشێتی. باشە خۆی ئازایەتی ئەمەیە لە حەقیقەتە کە تۆ خۆت هەموو شتێکت هەبێ بێ شەڕی دەسەڵاتێکی ستەمکارکەی بەڵام بە ملیۆن خەڵک لە باشووری کوردستانە هەن کە نانیان نییە کارەبایان نییە ئاویان نییە ئەچەوسێنەوە نەوتەکەیان ئەدزرێ بێحورمەتیان پێکرێ پەتپەتیان پێکرێ باش نییە بەڵام قسەیش ناکەن باش نییە ئەمە بۆ خۆی کارە ساتەکەیە. ئەم برادەرە پەڕێزان ئەبێت بلۆشێکی بکەم چونکە پێشێک لەبارەی تەندروستیەوە تەواو نەبێ بەڕاستی خۆشەویستانی من وا هەستەکەم لە حەقیقەتە
تصورەکەم تەواو نەبێ بەڕاستی یەک دەقەم لێ بوەسن ببورن خۆشەویستان یەک دەقە تەنها یەک دەقە ئەم ئەوروپایە چاک کۆمەڵی خەڵکی شێت کردووە خۆشەویستانی ئارام ئەحمەد بەڕاستی بەداخەوە تۆ ئەو کێشێ من نەما جا خۆشەویستان خۆی هونەرەکە ئادەمایە بەڕاستی ئەوەی کە تۆ هیچت ناوێ نە ئەدێ ببی بە ئەندام پەرلەمان نە پۆست ئەوێ نە بەژەوەندیت ئەوێ نە موچەت ئەوێ هەموو شتێکیشت هەیە هێشتا ژیانی خۆ تەرخانەکەی لە پێناوی خەڵکی کوردستانە ئەمە بۆ خۆی ئازایەتیە بەڵام تۆی ناجەوامێر لەبەرەوەی کلکی دەسەڵاتی پارتیوێشێتیت هاتووی بەم جۆرە دژایەتی ئەو گروپەیەکەی کە لە ئەوروپایە دژێکێتی و پارتی ئەمە پیسترین جۆری حماقەتە بەڕاستی بەمانای کەلیمە وەلو شایانی ئەوە نییە کە ئینسان ناویشی بەرێ بەڕاستی بەڵام ئەمانە کلشی ئەو دەساتە سەخیفەیەکێتی و پارتین ئیتر مەجبورن ئەوە بڕشێنەوە بەو خەڵکانەیە کە لە ئەوروپایە ڕەخنە لە پارتیەکێتی بێن باشە با لۆگەڕن ئەوە وەڵامێکی کورد بوو بۆ مۆزوعام ئەزیزان دەربارەی گرتنی شاسوار ئەشمەوێ لەسەر ئەوە ئەم شەوتە قسەتان بۆ بکەم طبعا ئەوەی کە ئێستا بڵاو بوو ئەوەیە کە شاسوارن لەسەر ئەوە گرتووە کە چەندین جار بان کراوە بەڵام نەچووە شاسوار هەمومان ئەزانین چەندین جار من باسم کردووە کە دەیان داوای لەسەرە یەکێتی ساڵانێکە ڕێگە نادا کەیسەکانی بجۆڵێنرێ لە ڕووی یاساییەوە لە 2012ەوە ئەم خەڵکە ئەچێ لە دادگا شکات ئەکا لە شاسوار نەدادگا نەدادوەر نە پۆلیس یەک کەس ناجۆڵێتەوە بەرامبەر بە شاسواری عەبدولواحید بەڵام ئەگەر شاسوار تۆزێ کلک بجۆڵێنێ بەلایەکە خێرا یەن کەیسەکەی بۆ ئەجۆڵێنن بۆ ئەوەی کە زیاتر بیکەن بە پێڵاو بەمانای کەلیمە بۆیە ئازیزان ویسم ئەوەشتان پێ بڵم و دوایش تەسەوڕەکەم لە قسەکانە بیڵێمەوە سێرە تۆ ئەم هەموو کورسیە هەبێت باشە بەڵام دە نەفەر نەتوانن بێنە سەر شەقام دیفاعی لێ بکەن سەیرە بەڕاستی خۆشیان بەڕابەر ئەزانن خۆشیان بە خاوەن حیز بەزانن ئۆپۆزیسیۆنیش ئەوەی ڕووسیا بوو کە لە ئەوروپاوە دزیان بۆ ڕووسیا و دەرمان خواردی لە ناویان برد ئەوانە بەڕاستی ئۆپۆزیسیۆنن نەک ئەم خەڵتانەی باشووری کوردستان ئەمە دلیلەکەی ئەوەیە کە شتێک نییە کە ناوی هەڵبژاردن بێت هەموو ئەو کورسیانە دیزاین کراون بۆیان دانراوە دەنا خەڵکیش هێندە گەمژە نییە بەڕاستی بڕوا دەنگ بە شاسوار و عەلی حەمەد ساڵ و شێوارم بابەتانە بدات هەمووی ئێران و تورکیا بۆیان دابەشەکەن کورسیەکان و ئەڵێن بۆ خۆتان بڕۆن پارەی خۆتان پێیاکەن بۆیە ئەم جۆرە یاریانە تەنها بۆ گەمژەکردنی خەڵکە هەموومان بیرمانە ئازیزانی من کە شاسوار زیاتر لە 25 ملیۆن دۆلار پشکی خەڵکی لەلایە هینی خەڵکی قۆڕبەسەر و داماو چەندین جار ناڕەزایەتیەکانی خەڵکمان بینیوە بەڵام دادگا بانگی نەکردووە باشە شکارکردن لە شاسوار لە دەرگای سلێمانی ئەوە کەڵەکە کراوە ئازیزانی ئارام ئەحمەد ئەوە کەڵەکەیە ئەو شکار لێکراوە بەڕاستی لەو شاسوارە زۆربەی سکاڵاکان هیچ ساڵانێکە کە پێش ئێستایە لەسەر پشەکانی چاویلاند دەیان سکاڵا بوونیان هەیە خۆشەویستانی من لەسەر قەرز لەسەر ناوزڕاندن لەسەر ئەو پەیجە سێبەرانی کە بە هەموو دنیا ئەڕشێنەوە باش نییە هیچ کاتێک دادگا بانگی نەکردووە باش نییە ساڵانێکە ئەم شاسوارە نەچێتە بەردەم دادگا ئەگەر یاسا و دادگا لە وڵاتە هەبوایە دەبوو شاسوار دەرگای کۆمپانیاکەیان دابخرایە و وەک بازرگانێکی قۆڵبڕ و ساختەچی بەڕاستی لە زیندانە چاوی زەرد کردایە بەڵام یەکێتی و پارتی لەمانە قۆڵبڕترن بۆیە بێدەنگن بەرامبەریان و ئەگەر فەقیرێک شتێک بکە خێرا ئەیخەنە زیندانەوە خۆشەویستانی من یعنی بۆ فەقیر و هەژار زۆر ئازان بەڕاستی بۆیە ئازیزان دادگا لە کوردستان تەنها بۆ فەقیر و هەژارەکانە بۆ سیاسی بازرگانەکان نییە ئەگەر نا ساڵانێکە دەیان سکاڵا لەسەر شاسوار هەیە بۆ جارێ نەچۆ بەردەم دادگا خۆشەویستانی من بۆچی بۆ خەڵکی فەقیر و هەژار کەی بێ پۆلیس ملهوڕانە ئەچێ ڕاپێچەکە بەڵام بۆ ئەوانە هین ناکەن سەیری وەهاب هەڵەبجەیە کە خۆشەویستان دەیانیتر لە سەرکردایەتی پارتی وێشێتی سکاڵە لەسەر تۆمار کراوە سزای دراون لەبەرەی یاساییەوە هیچ کات ناچنە بەردەمی یاسا سزای لەسەر دەردانیان هەیە بەڵام ناچنە بەردەم دادگا یعنی هەموو شتێک بۆ بەگاڵتەجە مەسەفای سێ قادر ساڵانێکی زۆرە سزای لەسەر دادانی بۆ دەرچووە کەچی بوو بە جێرگی سەرۆکی هەرێم
تۆسەی ئەو قەشمەریاتەکەن لە باشووری کوردستانە هەیە خۆشەویستە. حتا پیاوەکانیشیان کە هیچیش نین لە ڕاستیانی خەڵتەی مجتەمەعن ناشن خوان تەسلیم ناکەن. کابرا هەیە کۆماندۆیە، هەیە دژە ترۆرە، هەیە بەشکە ئاسایشێکە، هەرچێکەکە ناچێتە بەردەمدادکە. باش نییە؟ لە هەولێر شکات لە دەیان کەس ئەکرێ یەکسەر ڕاکە بۆ سلێمانی. لە سلێمانی شکاتی لێ ئەگرێ دەرچۆ ڕاکە بۆ هەولێر. باش نییە؟ ئەڵێ چونکە ئەم باوەڕی بە دادگای ئەو نییە، ئەوش باوەڕی بە دادگای ئەم نییە. سری ئەمێریانەکەن. زیاتر لە 6 ملیۆن دۆلاری حکوومەتی هەولێری لەلایە لای شاسوار. باش نییە؟ هەتا لەسەر نەدانی چەندین ملیار دینار پارەی کارەبا کەس بانگی ناکە. بە ئاشکرا هەمومان بینیمان کە هەڕەشەی بڵاوکردنەوەی فلیمی ڕووتی لە ژنێ کرد. باش نییە؟ ژنەکە چوو سکاڵای لێ کرد بەڵام دادگا بانگی نەکرد. ژنەکە ئەندام پەرلەمانی خۆی بوو، دوایی وازی لێهێنا، بەڵام ئەم بەنامەیەک دەرەگای مۆبایلەکەەوە هەڕەشەی لێکرد بوو، بەشێک لە فلیمە ڕووتەکەی بۆ نردبوو کە ئەگەر ئەوکەی بڵاوی ئەەکەمەوە، بڵاویش بووەوە، بەڵام هیچ کەسێک شاسواری بانگ نەکرد، بڵێ تۆ بە چاقی ئەچی هەڕەشە لە ژنێکەکەی لەبەرەوەی کە لە تۆ دوورەکەوێتەوە. باشە ئیتر باسی چاویلاند و نازان NRT و گوندی ئەڵمانیەکان و سەدات شتی تریش ناکەین کە شەریکە دزی سەرانی یەکێتیە بە دژای ئەم هەموو ساڵە. تازە هاتوون بانگیان کردووە بە مادەی 431 لە یاسای ژمارە 111 سزادانی عێراقی. هەمووی بۆ تێکدانی ئۆپۆزیسیۆنی حەقیقیە. گرتنی عەلی کەشی ئێوارەکەی ئەیبن بۆ کەناڵی 8 قسە دانادەنەر قساکە بۆ دوو بەیانێ ئەچێ بۆ ڕووداو. باش نییە؟ لەمانیەکە برادری حسابی کردو 500 دانە مقابلە و قسە و باس و ئەرم بابەتانەی هەیە، هەمووشی لە میدیاکانی پارتیۆشێتی و پێیجە سێبەرەکانی ئەوانەوە. بۆیە یەشێتی یاریشی باش ئەکا دەڕێگەی شاسوار و عەلی حەمەساڵەوە بە یەکەوە بە جۆرێک دەنجی ناڕازی ئۆپۆزیسیۆن حەقیقیان ناشین کردووە. بڕواتانە بێ کۆمەڵی خەڵکی شەریف ئەزانم کە ئۆپۆزیسیۆنی جددین ئێستا لە ڕوویان نابرن ئێمە ئۆپۆزیسیۆنین، لە ڕوویان نابرێت ئێمە خەڵکی ناڕازی ئەم دەسەڵاتین، پێیان عەیبە بەڕاستی، چونکە ئەمەی یەکێتی و پارتی سووکیان کردووە. خۆشەویستانی من، دەنا ئەگەر بەڕاستی قەرارە شاسوار بگیرێ بە مادەی 431 قانونی عقوباتی عێراقی، ئەم مادەیە پەیوەندی بە جنێودان و قسەوتنەوە هەیە. باش نییە؟ وەکو تادیدکردنی خەڵک، جوێندان، سوکایەتی. ئەمە کەی مادەیە بۆ گرتنی شاسوار خۆشەویستان کە چەندین مادەی تریشی لەسرە کەشکات کراوە یەکلای بۆتەوە. ئەگەر ڕاستەکەن شاسوار و هەر کەس بە هەر مادەیە بەدەم دادگا بنمونە بە جوانتر ڕوونیکەوە بۆتان خۆشەویستان، ئەگەر من یان هەر کەسێک لە ئێوە کە گوێتان لە منەوەیە، باش نییە؟ هەر کەسێکی تر بە مادەی 406 هەیە، 443 دزی هەیە، هەتا حادیسەی سیارە کە مادەی 20 مرور و ئەمانە هەیە، هەر کەسێ کە لەم کەیسانی لەسەر بێت چووە مرکزێکی شۆرتە ئۆتۆماتیشی ئەبێ هەموو مادە قانونیەکانی تری لەسەر زیندوو بکرێتەوە. بنمونە ئەگەر بەیانی من بگیرم لەسەر مەسەلەی مۆبایلم بە خراپەکەی هێنابێ، خوانە خواستە جوێنێکم دابێ، شکاتێکم لێ بکرێ، ئەبێ بچمە بەردەم دادگا، چی شکاتی تر لە من کراوە ئەبێ هەمووی بێتە سەر مێز بەڕاستی. باشە؟ بۆیە ئەم دەسەڵاتی دادگایە ڕاست ناکەن خۆشەویستان. زیاتر لە دەیان دەعوای لەسەرە کە هەمووی هینی خەڵکە، بەڵام هەتاوەکوسە هیچیان لە بەرامبەر نەکردووە. ئەگەر دەسەڵاتی سلێمانی ڕاستەکەن، ئەگەر دادگا و یاسا ڕاستەکەن، ئێستا شاسوار بە مادەی 431 گیراوە، بەڵام دەیان مادەی تری دزی قۆڵبڕین لەسەرە وەک مادەی 456 کە ئەم مادەی فێڵکردنە، هەموو ئەمانەی لەسەرە فەرموو بە هەر هەمووی بۆ یەکلایەکەنەوە بەڕاستی. هەمووی بۆ یەکلایەکەنەوە. با بزانین ئەتوان ئەو مادانەی بۆ زیندووکەنەوە، بزانین نەتیجەی ئەم یاریە بەکوێگا بەڕاستی. ئەوەشی کە ئەگەر ئێوە دیقەت ئەدەن هیچ کەسێک نییە دیفاع لەم جەرامە بکا بەڕاستی. هیچ کەسێک میدیاکەی خۆی نەبێ لەگەڵ کۆمەڵە لە پیاوەکانی خۆیاکە هیچ نین بەڕاستی. بۆیە هەمووتان بیرتانە ماوەیەک بەر لە ئێستا کۆمەڵێک لەسەر جوێندان گیران لە سۆشیال میدیا و تیکتۆک و ئەوانە کە جوێنان بە یەکتردا بوو. باش نییە؟ ئەوانە هەندێکیان مانگێک یا مانگ و هەفتەیەک لە زیندانەمانەوە. باش نییە؟ با بزانین شاسوارش لەسەر جوێندانەکەی ئەگەر ئەوانی کەشی بۆ نەجوڵێنن مانگی ئەمێنێتەوە یان بەجۆرەکان دیزە بە دەرخۆنەیەک. با چاوەڕێنکرد بزانین ئەم یاسایی ئەوان باسیەکەن سەروەرە کەس خەوی شاسواری نییە. قەسەم بەخوا هەتاوەکو 100 ساڵی کە ئازاد نەکرێت ئەو ئارام ئەحمەد ناڵێت خوا ئازادیکەن، چونکە بۆ ئەو شاسوارە لە چەپەڵترین، دەستترین، بێڕەوشترین سەرکردەی پارتیۆکێتی خراپترە بۆ ئاگاداریتە. لەوانە زۆر خراپترە بەڕاستی ئازادی ئارام ئەحمەد. باش نییە؟
بۆیە ئەو بەپێی مادەی 435 حکم دراوە پێشووتر ها باش نییە کە ئەم مادەیە 3 ساڵ و دیوە کە خەڵک هەیە لەسەری ژیراوە باش نییە بزانیشین لە بەرامبەر ئەمە چیەکرێت بۆیە لێرەوە بە هەموو لایەکی ئەڵێم قسەی من لە ڕووە تااقەتی مسەمسم نییە و مەسەفای ڕوتیە هەر کەسێک بە هەر جۆرێ لەژێر هەر ناونیشانێکە بە ناوی ئازادیەوە بە ناوی دیموکراسیەوە پشتیوانی بازرگانیەکی بێویژدانی قۆڵبڕی ساختە چیش وەکو شاسوار بکە بێ ئەم لا ئەولا کەسێکی گەمژەیە یە کەسێکی ناحاڵیە فڕی بەم دنیایەوە نییە بەڕاستی بە کورتەکەی دوودەڕویەوە گونی خۆی و جێزەرگە لە یەک ناکاتەوە باش نییە وە فڕیشی بە ئازادیەوە نییە بۆیە ئەم کارانەی شاسوار سیاسی نین شاسوار لەبەر خەڵک نەگیراوە ئەم کەسە ساختە چییە قاچاق چییە هەزاران کەڕەت نەمانیان باشترە بەڕاستی دەبوونیان کورت و پوخت بە هەموو لایەکان بڵێم خۆشەویستانی ئارام ئەحمەد حیزبی کوردی بۆتە نوسخەیەک لەو نوسخەیە کۆمەڵێک کۆپی لێکراوە بەڵام بە ڕەنگی جیاواز بەس هەمویان یەک ناوەڕۆک یەک بیر و یەک کردار بە سنگ و پێگەی جیاواز دەنا هەمویان یەکشتن لە ساڵەکانی 60ەوە لە باڵی مەکتەبی سیاسیەوە هەتاوەکو ئێستا باش نییە پارتی باڵی مەکتەبی سیاسی یەکێتی کۆمەڵا ئاڵای شۆڕش گۆڕان بەرەیگەل ئەوەی لاهوری شەرجەنگی ئەمەی شاسوار عەلی حەمەساڵە یەکگرتووی ئیسلامی هەر هەمووی سەر بۆ قوتابخانەیە یەک زەڕە جیاوازیان نییە بەڕاستی هەر هەمویان یەکشتن بۆیە ئاڵوگۆڕ لە باشووری کوردستانە بەڕاستی زەحمەتە بۆیە ئێمە لە باشووری کوردستان ئەگەر سیر بکەین حیزب دوجار مۆرچیەتی تایبەتە باش نییە بۆ نمونە کە پارتی دروست ئەبێ دواتر ئەم حیزبی پارتیە ئەبێتە مۆرچی مەلا مستەفا کاتێ مەلا مستەفای بارزانی ئەم کۆچی دوایی ئەکا ئەبێتە مۆرچی مەسئول بارزانی و ئەبێتە مۆرچی مەسئول و بنەماڵەکەی خۆی باش نییە باڵی مەکتەبی سیاسی جیا ئەبێتەوە ئەوش ئەبێتە مۆرچی برای مەحمە و جەلا تاڵەبانی یەکێتی دروست ئەبێ تاڵەبانی دێت 6 کەس ئەکاتە دەستەی دامەزێنەر کە گوێڕایەڵی خۆینی واتە مەسینە هەڵگرنی بۆ ئەوەی کەس دژی نەوەستێتەوە لە کاتێک تا خۆیان دژی حکمی بنەماڵەیی بوون بەڵام دوجار درویان کرد هەموو یەکێتی تەسلیمی کوڕەکانی خۆی کرد نەوشیوان بە هەمان ڕێژکەی مەلا مستەفا و تاڵەبانیدا ئەڕوات و تەوریستی سیاسی دووبارە کردەوە کە 40 ساڵ درۆی لەگەڵ خەڵکاکرد نەوشیوان مستەفا بەڕاستی من هیچ سیاسیەکم نەبینیوە لە باشووری کوردستانە بەقەدەر نەوشیوان مستەفا ساختە چی بێ بەڕاستی وە درۆزن بێ وە دەبڵموراڵ بێ وە فێڵباز بێ بەمانەی کەلیمە ئیسلامیەکان ئازیزانی ئارام ئەحمەد هەمان شت هەمان تاسم هەمان حەما عەلی باپیر گەورەترین پارتی ئیسلامی کە بزوتنەوەی ئیسلامی بوو دوولەتی کرد چونکە پێی وابوو بۆتە بنەماڵەی مەلا عوسمان و ئارەم بابەتانە کەچی ئەوە 24 ساڵە کۆمەڵ بە عەمەلی مرشی عەلی باپیر و لیوای خانشین کراو عەبدولستارە کە خۆیان بایکۆتی پەرلەمانیان کردووە کەچی لە دوایین کۆنگرەی حیزبەکانە خۆیان تەزویر لە خۆیانەکەن ئەوە یەکگرتووی ئیسلامیش کە مڵکی سەلاحەدین بەهادینی مەڕەگێژەکەیە باش نییە هەر کەسێکیش بڵێ من مردم و سەر شۆڕ ناکەم وەکو ئەبوو بەکر هەڵەدنی دەریە پەڕێن و ئاودیویەکەنەوە باشە دواتایپی ئەم مۆدێلە لە حیزبی سەخیف و دووکان بەڕاستی یعنی تایپە هەرە خراپ و هەرە ناشین و داوەشاوەکە و داڕزاوەکە کە زەڕێ قیەم و بەهای نییە ئەوەی شاسوار عەبدولواحیدە دوای ئەوەش ئەوەی عەلی حەمەساڵە هەیە کە نە حیزبە نە گروپە نە ڕێکخراوە هیچ نییە تەنها شخصێکە ناوی شاسوارە لەگەڵ کۆمەڵێک دەستگای هەواڵگری بەردەوام لەسەر خەتە لەو شوێنەی ئەو دەستگایانە دەکەونە بەریەک ئەویش تووشی هەڵوێستی یەکداکەرەوە دەبێت بەو جۆرە تێ ئەکەوێت شاسوار مۆدیلی حیزبی شخصی داهێنا بەڕسواترین فۆرمەوە بەڕاستی شاسوار مۆدێلی حیزبی بێڕێخستن و بێپیلان و بەرنامەی داهێنا شاسوار مۆدێلی حیزبی کاردانەوەی مێدیایی داهێنا شاسوار مۆدێلی حیزبی ڕێکەوتنی خۆفرۆشی بەمیتی تورکیای داهێنا لە کاری پەرلەمانیدا شاسوار دوابزماری لە پەرلەماندا بۆی کە یەکەم کۆبوونەوەی بەکراوەی هێشتەوە شاسوار مۆدێلی پارلەمانتاری شاراوە و بندیواری داهێنا کە کەس نایان ناسێ بەڕاستی ئێسش من نازم ئەندام پەرلەمانەکانی چێن خۆشەویستانی ئارام ئەحمەد باشه کەسەر بە هەموو کنوکە لەبەرەکەکەم شاسوار مۆدێلی ئەوەی داهێنا کە کۆمەڵی ئینسانی بێڕەوشت و فاسد و لەشفرۆش بێنە بیکا بە ئەندام پەرلەمان شاسوار مۆدێلی پەرلەمانی شاراوە و بندیواری داهێنا وەکو وتم کە کەس نایان ناسێ مۆدێلی خێر و بەخششی کاندیدەکانی داهێنا
باشە کە پێش هەڵبژاردن بە تەلەفۆن داوا لە هەندێک کەسایەتی دەکا کە کاندیدی بۆ بنێرن بۆ ئەوی ئەم دای بنێت باش نییە شاسوار مۆدێلی حیزب داهێنا کە هەموو شتێک بۆ خۆی بێ لە حەقیقەتە بۆیە شاسوار لە لێدوانیدا دەڵێ با بژیرم وەکو ماندێلا باش نییە بەڵام ناڵێ وەکو دەمیرتاش یا وەکو ئەبڵا ئۆجەلان چونکە ئەگەر وا بڵێ سبەی بانجی ئەنقەرە ئەگرێت و پڕشەق ئەکرێت و پێڵای ئەخدت دەمیەوە بەڕاستی آخر بالێرەوە جوابی ئەو شاسوارە بەمەوە هەی ڕسوای بەکرێ گیرا و باشە هەی لە خۆتتر بنمونە باشە بەدەستی چەندە هەم تۆ ئەبیتە پێڵاوەکانی ماندێلا بەڕاستی بۆ ماندێلا وەکو تۆ سیدی ڕوتیە فۆش دەکۆنەکانی سلێمانیە گەنجەکانی شارێک بەفنێ ڕوتەکانی باڵغ بوون زەحمە نەبێ ئەو سروەی خوشکی بوو کە دەیان وێنەی بەگونی ڕوتی بڵاو بۆ لە عێراق و لە هەموو کوردستانە باوکی ماندێلایش وەکو کەسایەتێک وەکو واحیدی باوکی تۆ بوو زەحمە نەبێ کە هەموو سلێمانی ئەیناسێ وەک تۆ لە ڕێگەی سەرانی یەکێتیەوە بناری شاخێکی وەرگتووە کە بیکا بە ناوی چاویلاند و ئالم بابەتانەوە 25 ملیۆن دۆلاری پشتی خەڵکی دزیوە وەکو جەنابوو کە دزیوتە کە 100 کەسیان چون شکاتیان لێکردووی بۆ ماندێلا سامانەکەی دەفتەری دۆلار بوو زەحمە نەبێ هەی دەست تۆ شایانی ئەوەی نەکەر خۆت و سروەی خوشکی هەر حەو پشتیش شایانی ئەوە بن بە قۆنەرەکانی ماندێلا کە 25 ساڵ زیندانی بوو هیچ شتێکی لە دنیا بۆ خۆی نەویست بۆ ماندێلا وەکو تۆ بۆ تۆ کسیە کرد و وەکو تۆ دەزی لەمانەی ئەدا و گوپ و ئەمانەی ئەوە چەچولەچەکانی لابەرێ هەی خەڵتەی موجتەماع هەی فاسد ماندێلا وەکو تۆ کچی ئەبردەوە بۆ ناویشیە ئەم شوقەکانی خۆت قەیوان نامەی هین گوندی ئەڵمانی پێی جووتکە چەند فلیمی ڕوتی ئەو بڵاو بۆ زەحمە نەبێکە بەژنیەوە بۆ جووتی کە زەحمە نەبێ شاسوار جووتیکە تۆ خۆ دەکەی بە ڕەفیقی ماندێلا ئەی تڕۆ خۆ سەیرە بەڕاستی کاک بەڕاستی سەیرە ئاخر کورە دەست تۆ چیت بەم هەموو پۆخڵەواتەوە ناوی ماندێلا ببیت تۆ چیت بەڕاستی تۆ چیت بەس با من تێبگەم ئەسی کارەساتە کاکە باوەڕتە ڕێدەشتیوە ئەبیسی لەناو ئەم کۆمەلگایە هەر لە خۆتۆ ئاوەسە لە ئاسێ ماندێلا داتە خواوەرە شێخ نارۆ بمێنێ ئەزدانی ئارام ئەحمەد تۆ نەکبەت لە هەرێم و لە بەغایە خاوەنی 24 پەرلەمانتاری ئەگەر هەر پەرلەمانتارێکیش کاکە 50 کەس دەنگیا بێتێ 50 کەس ئەمە 24 50 کەسی کاکە هەر ژنەکەی خۆی خوشکی دایکی پوری مژدە حەمەگێن فلان ئەنباتانە خۆ ئەمە چەند هەزار کەسێکە کار بێنێتە شەقام زەحمە نەبێ ئەی کوان کەس و کاری ئەندام پەرلەمانەکانی کاکەم کوا ژنەکانیان کوا هاوسەرەکانیان کوا مناڵەکانیان کوا ئامۆزا پوزە و کەسەکانیان کوان ئەمانە لە کوێن زەحمە نەبێ هەی خەڵتە هەی سەرجادەیی هەی لومپن هەی بەکرێ گیراو جا میلەتێک چاوەڕوانی ئەوە بکە کەسێک ڕزگاری بکە کەسێک کە دوو بنە ماڵەیی بۆ بڕوخێنێ کەشی خۆی بە دوو پۆلیس ڕاپەرچی زیندار بکرێت و کەسی لەسەری بەجواب بنێت باشە من لە ساڵی 92ەوە خۆشەویستان دیفاع لە هەموو ئازادی خوازانی کوردستانەکەم مامۆسای ئاینی گیراوە کە لە 180 دەرەجە فەرقمانە بووە شەڕم لەسەر کردووە باش نییە یەک کەس نییە لەو باشووری کوردستانەیە گیرا بێ لە ساڵی 92ەوە ئەم ئارام ئەحمەد مەگەر نەمبین کەڕوولاڵ بووم و گوێم نەمبیست بێ ناوەکەی ئەگەر هەمیشە دیفاعم لێ کردووە بەڵام بۆ شاسوار نابێت کەس دیفاعی لێکە بەڕاستی شاسوار ئەبێت بەڕاستی هەوسار بکرێ بەسەریەوە هەوسار بۆیە یەکێتی نیشتیمانی لێرەوە بە پاڤڵ و قوبات تاڵەبانیش ئەڵێم ئەگەر ئەوە شەرەفتان هەبێ ئەبێ هەوساکەم بەدەمی شاسوارە بەڕاستی باش نییە چونکە هەر پیاوێک ڕۆیشت خەریکی مکیاژکردن بوو دەزی لە لێویە و چچەکانی ئاوالێکرد ئەم دەزیە چی پێڵامی کەژنان لە خۆیان ئەوانە کەی پیاونیتر کاکەجیان کۆرەمانە شتێکی خەڵک ئێستا بەکاری هێن تەنتەیە نازانم ئەم شتی گێڕاوەتانەیە بە قورئان کاکە ئەمانە کاکە سەردەمانی پیاو شۆڕژێکی پیاو کاکە نەک لوس و پوسوشت کاکە ئەی هاوار پیاو بچێ مکیاژ کات و دەزی لە دەموچاوی بات و لچی وا لێ بکات و گوپی وا لێ بکات تۆ تەمای ئەمە ڕزگارەکە قوڕ بەو سەرە ئارام ئەحمەد بۆیە وەکو چۆن کە دیفاعی لێ نەکە هیوادارم ڕسوای کەم دیەی دەرەهات میکرۆبێک کەمتر بەڕاستی میکرۆبێک کەمتر شاسوار بەیانی ئەگیرێ مەسوور ئەگیرێ پاڤڵ ئەگیرێ فڵانۆ ئەگیرێ قوبات ئەگیرێ هەر کەسێک ئەگیرێ جار بە جەهەنم و شاسواریش ئەگەریشێتی ڕاست کە بەڵام بە قەسەم بخوا ئەو یەکێتیش ئەم جارە بەجددی نەبێ باوەڕتانە بێ حتا 1 ساڵی تر
از ئەنم بەدە باشان و بە پاڵ تاڵەبانیە ئەز خۆها ئەوەی جمهوری ئیسلامی ئەینێ بە نازانشی چی کردن ئەوە کاتی خۆی بەکارهێنا ئەزی پێوەنم بۆ دەباشانەوە وا باش بیزان دەیتر من کاتان ناگرم خۆشەویستانی ئارام محەممەد شەوگاتان خۆش بێ بەخواتان ئەسپێرم هیوادارم کە زۆر باش بن حرمەت بۆ هەمولایەتە عزیزان هیوادارشم کە ئەم تیکتۆکە شێر بکەن و بۆ زووترین خەڵکی بنێرن بۆی بتوانین پەیامەکانمان بگە خۆشەویستیم بۆ هەمولایەکتان هەیە خواتان لەگەڵ دەی باوکم